ئەمساڵ 2020 وادە بڵێن ڕابردوو لە بەرەوەی 2020 کاین توانیمانە 536 هاوڵاتی دەستگیر بکەین وا باشە بڵێن سەرپێچیکار 536 سەرپێچیکار دەستگیر بکەین و ڕوبەڕووی یاسا بکەینەوە. دیارە جۆری سەرپێچەکانیان بەم شێوەیە بووە. 135 هاوڵاتی لەسەر ڕاوی باڵندەی کێوی، 10 هاوڵاتی لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی، 139 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی و 12 هاوڵاتی لەسەر ڕەژوو واتە غەڵووزکردن و 137 هاوڵاتی لەسەر زیادڕەوی و 75 هاوڵاتی لەسەر بڕینی داری دارستانەکان و 28 هاوڵاتی لەسەر ئەو ئاگرانەی کە لە کەژوچێوەکان ئەکەونەوە. دیارە ڕێژەی ئاگرەکان لەم ساڵا کەمی کردووە لەگەڵ پارساڵا. بەداخەوە لە ساڵی 2019 هاوڵاتیەکی زۆر دەستگیر کرابوو لەسەر کەوتنەوەی ئاگر لە کەژوچێوەکان و زەرەرزیانێکی چەندین دوێنمان پێ بەرکەوت بوو لە دار و لە پوش و پاوان و لە ڕز و باقی هاوڵاتیان. بەڵام بۆ ئەم ساڵ شکر بۆخوا کەمی کردبوو لە چاو پارساڵا، لە چاو ساڵی 2019 لەگەڵ 20 فەرقی کردبوو و ئامارەکانش بەرز و نزمیەکەوێتە